سڵاوتان لەبێ بەڕێزانم کاتەوە هەموو کاتێکتان باش. دوێنێ وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی لە کارکێشایەوە. جۆنسۆن سیاوش کە خۆی لە پێگاتەی مەسیحیەوە کاری دەست لە کارکێشانەوەی بۆ دۆخی ئاوارە مەسیحیەکان لە هەرێمی کوردستان و بەدەمەوە نەچوونی حکوومەت گەڕاندوتەوە. دەپرسین ئایا بە فعلی هۆکاری دەست لە کارکێشانەوەی وەزیری گواستنەوە و گەیاندن تەنها دۆخی ئاوارە مەسیحیەکانە یاخود بابەتی دیکە؟ دەست لە کارکێشانەوەی وەزیری گواستنەوە کە تەنها وەزیری پێگاتەی مەسیحیەکانە لە دوو کابینەی حکوومەتی هەرێمدا چی لە دۆخی ئاوارە مەسیحیەکان دەگۆڕێت؟ نوێنەراتی پێکهاتەی مەسیحیەکان لە حکوومەت و پەرلەمان تا چەند توانیوانە نوێنەری خەم و داواکاری پێکاتەکانی خۆیان بن. لە کاتێکدا ژماری و ئاوارەی ڕویان لە هەرێمی کوردستان کردووە زیاتر لە 2 ملیۆن دەبن سەرڕای قەیرانی دارایی و گرفتە جۆراوجۆرەکان، حکوومەتی هەرێم دەتوانێت چی بکات یاخود چی لە توانایدا هەبووە و نەیکردووە بۆ گوزەرانی ئاوارەکان؟ بەڕێزانم پرسیارنە و کۆمەڵی پرسیاری دیکەی پەیوەندیدار بە بابەتەکە و بە خودی وەزارەتی گواستنەوە و وەزیری گواستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان میوانداری بەڕێز جۆنسۆن سیاوش وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە کە لە ستودیۆی NRT لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێ. ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەتوانن پرسیارەکانتان بە کۆمنت لەسەر تەوەری بەرنامەکە بە کۆمنت لە پیجی NRT بۆمان بنووسن. کاک جۆنسۆن سەرەتا سڵاو لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان لە بەرنامەکە. ئێوە ئێستا وەکو وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێم دەستان لە کار کێشاوەتەوە، دەست لە کار کێشانەوەکەتان وەک خۆتان ڕاتان گەیاندبوو پێشکەش ئەنجومەنی وەزیرانتان کردووە، تاکو ئێستا وەڵامتان دراوەتەوە یاخود هێشتا هەر وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمن؟ بەڵێ تا ئێستا هیچ وەڵامم نییە بە فەرمی و استقالەکەم دوێنێ نەبوو، پێرێ بوو. بەڵێ پێرێ بەیانیەکەی کە بە حەقەت هەتا ئێستا هیچ وەڵامم نییە. بەڵێ هۆکاری دەست لە کار کێشانەوەکەت کە دوێنێ لە هەواڵێکدا باست کردووە، بەڵام دەکرێت لە سەرزاری خۆتەوە زیاتر لەسەرەوەی کە چی وای کرد لە تۆ دەست لە کار کێشانەوەی خۆت پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکەیت؟ هۆکارەکەش بەڕاستی وەک بەخۆش ئاماژەم پێکردووە لە گشت سایتەکان و وەسایلی ئەعلامیش کە هیچ پەیوەندی بە وەزارەتی گواستنەوە و گەیاندن نییە، تەنها پەیوەندی بە ئێش و ئازار و معاناتی خەڵکی کلدانی سریانی و ئەشووری یان بڵێ مەسیحی کە منیش کە نوێنەری ئەو خەڵکەم لە کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان. هیچ فشارێکت لەسەر نەبووە لەلایەن ئەو لایەنە سیاسی کە بۆ حزبی بەیت النەهرەین یاخود لایەنە سیاسیەکانی دیکەی مەسیحیەکانەوە هیچ فشارێکت لەسەر نەبوو بۆی دەست لە کار بکەشیتەوە یاخود ئەمە بڕیارێکی تایبەتی و شەخسی خۆت بووە؟ بە حەقەت بڕیارێکی زۆر زەحمەت بوو بە نسبەتم کە ئەو بڕیارەم وەرگرت و بڕیارێکی شەخسی بوو، بە هیچ کەسێک پەیوەندی بە هیچ کەسم نەکردیە، بە هیچ لایەنێکم نەکردیە، تەنها بڕیاری خۆم بووە و وەک ئاماژەم کرد بڕیارێکی زۆر زەحمەت بووە تا ئەو بڕیارم وەرگرت. بڕیاری شخصی خۆمە و علاقەی بە هیچ کەسێک نییە و بە پەیوەندی بە هیچ لایەنی سیاسیشی نییە. بەڵێ دوای ئەوەی کە تۆ دەست لە کار کێشانەوە داوەتە ئەنجومەنی وەزیران، پەیوەندیت پێوە کراوە بۆەوەی کە بۆچی هۆکاری دەست لە کار کێشانەوەکە ئیستیقالەکە ڕوونکەیتەوە بۆیان هیچ لایەنێک پەیوەندی پێوە کردووی لە ئەنجومەنی وەزیران یاخود لە سەرۆکی حکوومەتی هەرێم؟ نەخێر، هیچ لایەنێک بەنسبەت ئەنجومەنی وەزیران یان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پەیوەندیان نەکردێ، هەتا ئێستا هیچ پەیوەندیەک نییە. بەڵێ چاوەڕێ دەکەی ئەنجوم سەرۆکایەتی سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران ئیستیقالەکەی تۆ ئەگە پەسەند نەکات یان تۆ بڕیاری خۆت داوە، بڕیاری یەکجاری داوە کە ناتوانانی وەکو وەزیر کار بکەیت یاخود بڕیاری ئەوە داوە گەر دەست لە کار کێشانەوەکەشت پەسەند نەکرێ واژۆ نەکرێت تۆ بڕیاری خۆت داوە و ناگەڕێیتەوە وەزارەت؟ بە حەقەت ئەمن لە هەر لە استیقالەکەم کە تەقدیمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانم کردیە، هەندێک خاڵ ئەوەی کە ئیعلانیشم کردیە بەڕاستی خاڵەکانی تێدایە، بەڵام هەندێک خاڵی تر کە نەمنووسیوە و چاوەڕێی ئەوەی دەکەم کە جەنابی سەرۆکی حکوومەت بیبینم بۆ ئەوەی ئەو بابەتانە هەر لەگەڵی مناقشەی بکەم، ئەویش پەیوەندی بە وەزارەتی گواستنەوەی کاروباری وەزارەتی گواستنەوە گەیاندن نییە، تەنها پەیوەندی بە
وەزعی ئێمە وەک گەلی کلدانی سریانی ئاشووری. بەڵێ کەواتە ئەو خاڵانەی باست کردووە لە دەست لە کارکێشانەوە کە تا پەیوەندی بە دۆخی ئاوارە مەسیحەکانەوە هەیە؟ بەڵێ ئەو خاڵانە کە باسم کردیا خاڵی سەرەکی ناو ئیستیقالە، بەڵام ئەو خاڵانە و خاڵی تریش هەیە هەر پەیوەندی بە بارودۆخی مەسیحەکانە دەمەوێ بەڕاستی ئەو ئەگەر هاتوو بڕیاری ئەگەر هاتوو ئیستیقالەکەم قبول نەکرا بۆ ئەوەی گەڕێمەوە دووبارە بگەڕێمەوە شوێنی خۆم وەک پلەی وەزیری واستنەوە گاندن لە حکوومەتی کابینەی ئێستای حکوومەتی هەرێم بەڕاستی دەبێ ئەو دیدارە دەبێ هەبێتی. کەواتە بەپێی وتەکانت بێ ینی لە ئیستیقالەکەت دەگەڕێتەوە بۆ ئەگەر قبول نەکرێت بەڵام بە کۆمەڵی مەرج و داواکاری بۆ باشکردنی دۆخی گوزەرانی ئاوارە مەسیحەکان دەگەڕێتەوە بۆ وەزارەت وەکو وەزیر دەست بەکار دەبیت. بەحقەت هەر خاڵەکانی کە منش بەخۆم ئاماژەم پێکردیە و تا ئێستا من بەحقەت نەوع زەختێکە، یعنی ئێستا با بڵێم نەوع زەختێکە بەنسبەتە من وەک شخصێک وەک نوێنەری ملەتی خۆم لە حکوومەتی هەرێم نەوع ترسێکم هەیە بەڕاستی من ترسێکم هەیە وەک شخصی خۆم ترسی ئایندەی یان دواڕۆژی ملەتی ئێمە لە هەرێمی کوردستان و وەلا عێراقش بە تایبەتی لە ناوچەکانی دەشتی نینەوە، چونکە ئەو ترسە هەم بوو پێشتر لە دەشتی نینەوە پێش ئەو ئەحداساتانە ڕووی بداتن، پێش دوو سێ ڕۆژ پێش ئەحداسی برازیلەکانیش کە لە سنجار ڕوویدا. من شخصێک بووم لەگە کۆمەڵی مەتران و پیاوە کەسایەتەکانی نوێنەری حزبیش کە نوێنەری ئومەم متحیدە هاتە هەولێر لەگەڵیان دانیشتین و مناقشەی ئەو بابەتەمان کرد و پرسیاریوی زۆر وازح بوو کە دەیویست ڕای ئێمە بزانین چۆن بتانین کە ئەو خطوڕەی کە ئەو مەترسەکە لە منطقەی ناوچەکانی دەشتی نینەوە چۆن ئەمە حەلی بکەین پێش ئەو ئەحداساتانە. بەڕاستی ئەمن وڵامەکەم زۆر بە ئەشکرامدا و گوتم ترسەکە یعنی هەرمایە ئەو ترسەمایە بە هەر لەحظەیەک احتیمالە ئەو شتە بقەومێتن و ئەگەر هاتوو ئەو حادث ئەو شتانە کە پەلاماری ئەو ناوچانە بکرێتن خەڵکەکە ئاوارە دەبی هەجرەی جەماعی دەبێتن کەس ناتانی لە ژێر دەسەڵاتی داعش ببینێت. باشە بگوتی چۆن حەل دەبی بڕایت؟ گوتم تەنها حەلێک هەیە، چونکە جەبهەی شەڕی وێندەر جەبهەکانی ئەو ناوچانە بە حقەت هێزی پێشمەرگەی لێبوو. ئەگەر هاتوو ئێوە وەک مجتمعی دووەلی ئەمریکا و متحیدە لە ئێستا و هەر لەوڕەوە محاولەی نەکەن پەلاماریان هجومی بڵێن چەکدارەکانی تۆرۆریستانی داعش نەکەن بۆ ئەوەی قودرەی هجومیان نەبێتن، هەر احتیمال هەر دقیق ئەو شتە بقەومێتن و فعلا هیچ ئجرایەکیان نەبوو. ئەو شتە ڕوویدا تازە کە ئەو شتە ڕوویدا بە یەکەم جارە لە مێژووی ئەو منتەقەیە کە دەشتی نینەوە دەتانین بڵێن پاشماوەی ئیمپراتۆرێتی ئاشووری بوو ئەو هەزاران ساڵ ئەو خەڵکە لەوێ دەژیتن ئەوڕۆ بۆ یەکەم جار چۆل دەبیتن. ئەوە ئەو مەترسی یەکەم مەترسی ئێمەیە. دووەمین جار کە ئەو خەڵکە ئاوارەی هەرێمی کوردستان بوونا لە هەولێر و دهۆک و سلێمانی و لە گشت شار و شارچکانی هەرێمی کوردستان ئاوارەکان بڵاو بوونەتەوە کە بەحقەت ترسی ئەومان هەیە. ئێستاش دەڵێم ئەو ترسم هەیە نەکو هەجرەی جەماعی بۆ دەرەوەی وڵاتە بێتن. بەڵام پێتان وایە ئەم ترسە تەنها لەسەر ئێوەی مەسیحەکان هەیە یاخود لەسەر کوردانی ئێزیدیش هەیە، لەسەر هەموو ئاین و ئاینزاکان هەیە، لەسەر کوردیش هەیە لە هەرێمی کوردستان؟ یعنی پێتان وایە پرسیارەکە ئەوەیە دەست لە کارکێشانەوەی ئێوە کە نوێنەری پێگاتەی مەسیحین لە حکوومەتی هەرێمدا کە تەنها وەزارەتێکتان پێدراوە چی لەم دۆخە دەگۆڕێ لەم دۆخەی مەسیحەکان بە تایبەت دۆخی ئاوارە مەسیحەکان، یاخود ئەمە وەکو فشارێک بەکاردێنی بەرامبەر بە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی زیاتر بەدەم ئاوارەکانەوە بێت؟ بەڵێ هەروایە بەحقەت ئەگەر وەزعی ئاوارەکان باشتر نەکرێت احتیمامیان پێ نەکرێت لە حالەتێکی زۆر خراپدانە
و ئێستاش فکری هەموو ئەو خەڵکە نەک تەنها ئەوان کە ئەوەرە بوون حتا ئەو خەڵکە کە لێرە دەژێتن لە هەرێمی کوردستانیش دەژێتن ئێستا ئومێدیان بە وڵاتە بە هەرێمی کوردستان و بە عێراقە نەماوە بەڕاستی ئێستا هەر کەسێک فکری ئەوەی دەکات چۆن بتانی سەفەر بکە بۆ دەرەوەی وڵات بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی تر بەڵێ ئەوەی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە چی بۆ کە نەیتوانیوە بیکە لە کاتێکدا کە ژماری ئاوارەکان نزیک بوونەتەوە یاخو زیاتر لە 2 ملیۆنیشان تێپەڕاندووە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەوەی پەیوەندی بە نیگەرانی ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان چی بووە لە کاتێکدا حکوومەتی هەرێم کۆمەڵی قەیرانی دارایی و کۆمەڵی گرفتی جۆرا و جۆری هەیە ئێستا پێتان وایە دەکرات چی بکرایە کە نەیتوانیوە بیکە یاخود نەیویستووە بیکات بەتایبەت بۆ ئاوارە مەسیحیەکان بحقت ئەمنیش وەک وەزیرێک لە حکوومەتی هەرێم بارودۆخی ئێستای هەرێم دەزان چۆن چۆنیە و دەزانم وەزعی دارایی هەرێم زۆر خراپە و دەزانم زەختێکی زۆر گەورە هەیە و ملیۆنێک و زیاتر لە 250 350 نازانم ژمارەکە بزەت چەندە بەڵام ئەو ژمارەی زۆر زۆرە لە توانای حکوومەتی هەرێم نییە دەبی کۆمەلگای نێودەوڵەتی دەبی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا گشت وڵاتانی جیهان دەبی یارمەتی ئەو خەڵکە یارمەتی حکوومەتی هەرێم بدرێتن بۆ ئەوەی ئەو محنەیە ئەو کێشەیە حەل چارەسەر بکرێتن ئەمیش دەزانم بەڵام حکوومەتی هەرێم هەر لە یەکەم ڕۆژەوە بەنسبەت ئێمە وەک مەسیحەکان نازانم بابدۆخی احتیمالە لە ناوچەکانی تریش بەنسبەت برای زیدەکان و ئاوەڕەکانی تری ناوچەکانی تر پێتان وایە درێغی کردووە حکوومەت لەوەی کە درێغی کردووە لەوەی کە شتێک بتوانێت بیکا و نەیکردوێ بۆ ئاوەرە مەسیحیەکان بەس زەحمەت بەڵێ فەرموو ئەوەی تەواو بکەم چونکە پرسیارکرد وەڵام نەدا مجرد ئەوەیە دەبوایە لە قۆناغی یەکەم هیچ نەبی ئەو خەڵکانە کە وەزعیان زۆر زۆر خراپە ئەخر هەندێک خەڵک هەیە وەزعی زۆر خراپە هەندێک خەڵک هەیە وەزعەکە براک باشە احتیمالە وەزعی هەندێک باشترە لەوانی تر ئەوەی زۆر زۆر خراپە ئێستا مشکلەی ئێمە لەوەیە دەبوایە چارەسەرکردنی کێشەی ئەوان بی یعنی چی حکوومەتی هەرێم ئەگەر هاتوو ملیۆنێک و 2 ملیۆن دۆلار بۆ ئەو حەلکردنی ئەو نەوە حالەتانە یعنی هیچ تەسیر نەدەبوو ڕاستی ئەمن مجرد ئەوە بوو دەبوایە یەکەم جار ئەو خەڵکانە حەلی مشکلەی وان کرابایە ئەوانی تر ناتانی حکوومەت ناتانی ئێستا بەنسبەت ئێمە 120,000 و ئاوارەیە یعنی معقول نییە بچم بە حکوومەت بڵێم ئین لە دەبی 120,000 کەس دەبی هەموو شتێکیان بۆ حازرکەن نابی بەڕاستی شتێکی معقول نییە من ئەو داواکاری بکەم بەڵام ئەو کەسانە کە لەسا شەقامەکان و لە باخچە گشتیەکان و لەو قوتابخانانە کە هیچ نەتەبریدیان هەیە ناموبەریدەکیان هەیە احتیمال کارە باش پێتان وایە ئەمە لە توانای حکوومەتی هەرێم کوردستاندایە لە کاتێکدا کە ئاوارەکان نزیک لە 2 ملیۆن ئاوارە بوونەتەوە پێتان وایە دەتوانێت بەبێ ئەوەی کە ئەگەر هاوکاری نەتەوە یەکگرتووەکان و وڵاتانی دیکە هەبێ حکوومەتی هەرێم لە توانایەکی لەو جۆرەی هەیە نابی حکوومەت ئەو حالەتانە من ئەوەی باز دەکەم احتیمالە لە سەدان 5 دەرنێتن بەنسبەت مەجموعی ئاوارەکان هەمووی ئەوانەی کە زۆر زۆر وەزعیان خراپە یعنی احتیمالە لە سەدان 5 دەبێ هەرەوەن دەبی یعنی حکوومەت باشە ئەخوانە کە ئەگەر سبەی بۆ مەلەرزەیەک لە شوێنێک ڕوو بداتن ئەو کاتە حکوومەت دەکات دەبی حسابی ئەو شتانە بکرێتن بەداخەوە و ئەوانی تر ڕاستە لە سەدان 9 تر حکوومەت ناتانی دەبێ کۆمەلگای نێودەوڵەتی دەبێ و یارمەتی وڵاتان ئێستا زۆر پێم خۆشە بەڕاستی ئەم دەمەوێت بە ڕێگای ئێنارتیەوە ئەو بڵێن ئەو تەسەوڕە ئەگەر هەبێ بڵێن وەڵا وەزیری گواستنەوە گەاندن چونکە شەخصێکی کلدانی سریانی ئاشوریە مەسیحیە لە هەرێم احتیمالە پێ ئەو مووقفەی وەرگرت کە بۆ دژی هەرێمی کوردستان بێ نەخێر ئامن هاوڵاتێکی هەرێمی کوردستانم زۆر پێم خۆشە ئەو پشگیریە ئێستا ئەوڕۆ وڵاتانی وەزیرەکانی دەرەوەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کە پشگیری و یارمەتی بەچەک و بە هەموو شتێک یارمەتیارێم زۆر زۆر پێم خۆشە ئەوە دامێکە بۆ یەکەم جار بۆ خۆم پێش ئەوەی بڵێن بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەو مەوزوعی کترە بەڕاستی مەوزوعی ئاوارەکانی مەسیحی کاک جۆنسۆن ئەوڕۆ من وەک وەزیر من پێش پرسیاری ئەوم کرد پێتان وایە حکوومەتی هەرێم کە خۆت وەزیرێکی لە حکوومەتەکەیە درێغی کردووە لەوەی کە هاوکاری ئاوارە مەسیحیەکان بکات
چۆن درێغی کردووە لەوەی واتە شتێکی توانی بێ لە توانایدا بوو بێ بۆ هاوکاری ئەوارە مەسیحیەکان بە ئەن قەزنەی کرد بێت. بەڵێ بەڵێ من بەڵێ نەوا تەقسیرەکایە و ئەمنش دەلێم کە ئەوانەی کە وەزعیان زۆر خراپە ئەوڕۆ بزانە پلەی گەرمی چەند بوو، یعنی معقول هەتا ئێستاوە دەیمین ڕۆژە ئەو خەڵکە هەتا ئێستا لە باخچە گشتیەکان بنوی، یعنی معقول نییە بەڕاستی. طبعا ئەوان ژمارەیەوەندە زۆر نییە، ژمارەیان کەمە، دەبوایە مراعاتی ئەو شتانە بکرێتن. بەڵام دەزانم بەڵێم ئێستاش دەڵێم بەڵێم ئەو کەسێکە پەیوەند ئەو کەسێکە ئیشی وی بوو بەرناو حکوومەت مقصرە بەرامبەریان بە تایبەتی محافەزەکان بەڕاستی. بەخۆشم دەزانم زەختێکی زۆر هەیە لەسا محافەزەکان بە تایبەتی دۆهۆک و هەروە هەولێریش، بەڵام ئەو حالەتانە دەبێ علاج بکرابایە. بەڵێ کاک جۆنسۆن کۆمەڵی پرسیار لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاتوون بۆ بەڕێستان ئەحمەد یاسین هەر لەسەم قسەی بەڕێزت کە باسی لەوە کرد کە دەستەکارکێشانەوەی خۆت بۆ دژایەتی هەرێمی کوردستان نییە، خۆت بەو جۆرە باست کرد. ئەحمەد یاسین دەپرسێت ئایا بۆ جیاوازی دەکات لە نێوان ئاوارەکانی مەسیحی و ئاوارەکانی تر وەزیر نابێت جیاوازی بکات دیارە بە تەنها خۆی وەک وەزیری مەسیحیەکان دەبینێت؟ وەڵامی بەڕێزت. ئەمن دوو سیفەتم هەیە، شخصی یەکەم وەک وەزیر ئەمن هیچ حالەتێک وەک وەزیرێک ئەمن فەرق و جیاوازیم نەکردیە، چونکەم وەزیری هەرێمی کوردستانم بە هەموو نەتەوەکانی کوردستان، بەڵام وەک شخص بخۆم شخصێکی مەسیحیم کلدانی سریانی ئاشوریم حەقی خۆمە دیفاع لە ملەتی خۆم بکەم، چونکە ئەمن مەسئولیەتێکم لەسەرە، نوێنەری ئەو ملەتەم زەختێکی جەماوەری لەسرم دەبی دوا ڕۆژ دەڵێن ئەتو نوێنەری ئێمە چیت کردیە بۆ ئێمە وەک شخص، بەڵام وەک وەزیرێک وەک کارەکانی خۆمی ڕۆژانەم ئەمن قەت و قەت فەرقم نەکردیە، نەلا بینی نەتەوەکان و نەبینی ئاینەکان، نەبینی ناوچەکان، نەبینی محافظە، حتى بینی حزب ئەو ناوچانە، ینی حتى فەرق و جیاوازی حزباتیشم نەکردیە، ئەمن کاری خۆم کردیە بۆ هەرێمی کوردستان و تەنها بەوەیە. بەڵێ نیعمەت دەپرسێت لەم کاتەدا هی ئەوەیە دەست لە کار بکێشێتەوە یان کێشەکان چارەسەر بکات. پێشش منە و پرسیام لە بەڕێزت کرد، پێت وایە لەم کاتەیە دەست لە کارکێشانەوەی بەڕێزت کێشەکان هیچ لە دۆخی ئاوارەکان دەگۆڕێت بە تایبەت ئاوارە مەسیحیەکان؟ والله ئەگەر نەگۆڕێت ئەمن گوتم ئاماژەشم کرد ئێستاش دەڵێم مەترسیەکی گەورەم هەیە، احتیمالە هێجرەتی بە کۆمەڵ هەبێ خەڵکی ئێمە سەفەری وڵاتانی دەرەوکەن، ئەوەش خەسارەتەکە تەنها بۆ ئێمە نییە، حتى بۆ هەرێمی کوردستانیشە بەڕاستی پێ بڵێم، بۆ عێراقیشە. ئەوە خەڵک بێ ئێمێت بووە کاکە، ئەوە حەقی خۆما دەبێ ئەو مەترسیە زۆر بە ئاشکرایی باسی بکەم. بەڵێ پرسیارێکی دیکە دەپرسێ هۆکاری دەست لە کارکێشانەوەی بڕیاری خۆی بۆ یاخود بڕیاری سەروی خۆی بۆ تۆ حزبەی کە نوێرایەتی دەکەی بەڕێستانی وەکو وەزیر لە ئەنجومەنی وەزیران پشکن لە لایەنێکی سیاسی حزبە مەسیحیەکان، هەڵوێستی ئەوان چی بۆ سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی بەڕێزت؟ مەبەستم حزبی بەیت النەهرین. والله جواب نداوە بزانمە پرسیار حزبی بەیت النەهرین نییە کاکە، لە مەجلیس شەعبی کلدانی سریانی و ئاشووری حزبی بەیت النەهرین نییە. ئەمینداری سەرۆکی ئەنجومەنی گەلی کلدانی سریانی ئاشووری، مەجلیس شەعبی کلدانی سریانی ئاشووری. بە حەقەت ئەمن وڵامی ئەو پرسیارشمدا من ئەوە بڕیاری خۆم بوو وەک شخصی خۆم بە هیچ کەسێک پەیوەندی بە هیچ کەسێک حتى بە حزبی خۆشم بە لایەنی سیاسی خۆمشم پرسیارم نەکردیە، یعنی بڕیاری خۆمە شخصی خۆم. بەڵێ دیارە ئەوەی لە پرۆفایلی بەڕێستان بۆ جۆر نووسرا بوو وەکو حزبی بەیت النەهرین. پرسیارێکی دیکە دەپرسێت سەبارەت بە هەڵوێستی مەسیحیەکان و پیاوانی ئاینی مەسیحی سەبارەت بە پشتگیری پێشمەرگە لەم دۆخەی هەرێمی کوردستاندا چی بووە؟ والله ئەگەر دووبارە پێ زەحمەت نەبی هەڵوێستی مەسیحیەکان بەگشتی و بە تایبەت پیاوانی ئاینی مەسیحی سەبارەت بە پێشمەرگە و پشتگیریکردنی پێشمەرگە لەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕێت چی بووە؟ بە حەقەت من ئێستاش ئەوەی هەوڵاتی هەرێمی کوردستانە بە حەقەت پشتگیری تەواوی هەیە بۆ هێزی پێشمەرگە و بێ پێشمەرگە و زانین وەزعی زۆر نازکە کە هەرێمی کوردستان لە ناویتی و ئێمە بە هەموو توانای خۆمان پشتگیری هێزی پێشمەرگەی دەکەین، چونکە هێزی خۆمانە و گەلی خۆمان بە پێشمەرگە بە خۆیان دەناسن.
ئەوان بەرگری لە وڵاتی خۆمان دەکەن بە حقیقت. بەڵێ ئێستا ئێوەکو نوێنەرانی پێگاتەکانی مەسیحی بەتایبەت لە پەرلەمانی کوردستان لە حکومەت کە بەڕێزیشتان وەزیر بوون و لایەنە سیاسیەکان وەرەخراوەکان و پیاوانی ئاینی چیتان کردو بۆ ئەوەی کە فشارەکانتان بە یەکەوە کاریگەری زیاتری هەبێ بۆ ئەوەی کە دۆخی مەسیحیەکان باشتر بێ، دۆخی ئاوارەکان باشتر بێ لە ئێستا. بەسمەوەی هەماهەنگیەک هەیە لە نێوان ئێوە کە هەمووتان نوێنەری مەسیحیەکان لە ناو حکومەت لە ناو پەرلەمان لە هەموو دام و دەستگا فەرمیانەی کە هەن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی دۆخی ئاوارە مەسیحیەکان باشتر بکرێت. بەڵێ ئێمە وەک حزبەکانی سیاسی گەلەکەمان چیتان کردووە بۆ بابەتە وەک نیمچە بەڵێ ئەو لە هەموو لایەک بەڕەحەقەت بە هەموو ڕێگایەک بەکاردێنن پیاوانیەکانیش هەموو ڕێگایەکیان بەکاری ناوە بۆ ئەوەی بتانن یارمەتیی باش بۆ ئاوەڕەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە بە حقیقت بە تایبەتی ئاوەڕەکانی مەسیحیەکان، بەڵام بەداخەوە ئەو استیجابە نیە حتا لە نێو کۆمەلگای نێودەوڵەتی، بەڵام لەو ڕۆژانەی ئەخیر بە حقیقت ئێستا بەو دوو ڕۆژە دو سێ ڕۆژەی ئەخیر یارمەتی احتیمالە یارمەتیی باش وعدیاندایە و هەندێک شت گەیشتیە و احتیمالە بگاتە ئاوەڕەکان بەگشتی نەک بە تەنها بۆ مەسیحیەکان. تەوەقعم هەیە احتیمالە یارمەتیی باش بگاتن خلالی ئەو ڕۆژانە. بەڵێ ڕخنەیە کە زۆر جار لە ڕاگەرنەکانەوە لە ناوەندە سیاسیەکانەوە زۆر جار لە نوێنەری پێگاتەکان بەتایبەت بۆ نمونە پێگاتی مەسیحی دەگرێت لە هەرێمی کوردستانە دەوترێت نەیانتوانیوە تەمسیلی نوێرایەتی پێگاتەکانی خۆیاندا بکەن. تا چەند توانیوتانە پێتان وایە نوێنەرەکانتان لە پەرلەمانی کوردستان وەزیرەکانتان کە لە کابینەکانی حکوومەتی هەرێمدا وەزیرتان هەبووە و لە ئەو دام و دەستگایانی کە نوێنەرتان هەبووە توانیوتانە نوێرایەتی داخوازی مەسیحیەکان بکەن و بەدەم کێش و گرفتەکانیانەوە بچن؟ وەڵا ئەوەی لە توانای ئێمەداوە تەقسیرمان نەکردیە حتا لە دەورەکانی پێشتر لە کابینەکانی پێشتر چ لە پەرلەمان چ لە حکوومەت ئەوەی لە توانای ئێمە بووە تەقسیرمان نەکردووە کردوتمانە. بەڕاستی من وەک شەخصی خۆمشم وەک وەزیرێک بە تایبەتی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک نێچیروان هەر لە کابینەی هەفتەم و ئێستاش لەو کابینەیە هەر بە بەردەوامی تەنسیقمێ لەگەڵی و مەجالیسی زۆری دایە و زۆر جارشم دیتیە زۆر کێشەکانی ئێمە دەرحم کردیە، بەڵام کێشەکانی ئێمە زۆری دەوێت بەڕاستی بە حقیقت ئێمە دەمانەوێ زۆر لە کێشەکان هەیە لە هەرێمی کوردستانیش لە ناوچەکانی تری عێراقیش دەبی چارەسەر بکرێتن و بۆ ئەوەی کە بتانین ئێمەش ئومێدێکمان هەبێتن کە مڵەتی ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقش بمێنێ، بەڵام لە عینن کاتدا بەڕاحەقەت ئەگەر ئەو شتە ئەگەر مقارنە بکەیت بە نسبەت هەرێمی کوردستان هەر لە یەکەم ڕۆژی دامەزراندنی پەرلەمان و حکوومەت لە 1992 لە پاش ڕاپەڕینی 1992 بە حقیقەت تا ئێستا زۆر دەستکەوتی نەتەوەییمان هەیە، زۆر دەستکەوتمان هەیە، زۆر شتی ئیجابیمان هەیە، زۆر شت کرایە بۆ خەڵکی ئێمە بە حقیقەت مقارنەی وەزعی عێراق و حکوومەتی عێراق زۆر جیاوازی هەیە. یعنی ئێمە لە هەرێم زۆر باشتر بووین لە هەموو ڕۆیەکەوە لە شوێنەکانی تری عێراق، بەڵام لە عینن کاتدا هەندێک کێشە و گیر و گرفتمان هەیە دەمانەوێ بەڕاستی زۆر هەوڵماندایە پێشتر هەوڵماندایە ئێستاش دەبی هەوڵماندایە دەبی هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەو گیر و گرفتە ئەو شتە بچووکانە احتیمالە گەورە نوێنەری پاپای ڤاتیکان کە سەردانی هەرێمی کوردستانی کرد، نوێنەری پاپای ڤاتیکان کە هاتە هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕاپردوودا ئێوە ئەو لایەنە مەسیحیەکان لەگەڵی دانیشتن یاخود شتێکی لەو جۆرە هەبوو کە داوای ئەوە بکەن کە لە ئاستی نێودەوڵەتی هاوکاری زیاتر بۆ ئاوارەکان بەتایبەت ئاوارە مەسیحیەکان دابین بکرێت؟ شتێکی لەو جۆرە هەبووە لە بینی ئێوە نوێنەری پاپای ڤاتیکاندا؟ بە حقیقت بە ئەوان لەگە پیاوانی ئاینیەکان دانیشتووە و من وەک شخصی خۆم بە حقیقت ئەو کاتێکە پەیوەندی بە منیان کرد تقریبا 2 ساعات بوو پاش ئەوەی استیقالەکەم دابوو لە بەهەندێ ئەو نەچوون بۆ سەردانەکەی چونکە پەیوەندی بە منیان کرد بۆ ئەوەی بچم بۆ سەر استیقبالی وی بکەم، هەر بزەبت لەو وەختە بوو کە استیقالەکەم دابوو و تەقدیم کردبوو. بۆیە نازانم
مەوزوعەکان چۆن طرح کرایە بەڵام دەزانم باسی وەزعی عامی هەرێمی کوردستان و عێراق و کێشەکانی مەسیحەکان و ئاوەڕەکانی گشت ئاوەڕەکانی کوردستان کرایە بەڵام نازانم ئامانجەکەی چ بووە. بەڵێ بابەتێکی دیکە کاک جۆنسۆن لیستی وەرکا لە پەرلەمانی عێراق کە لیستێکی مەسیحەکانە داوایەکی کردووە سەبارەت بە چەکدارکردنی گەنجانی مەسیحی لە ناوچەی نینەوە. ئێوە لەگەڵ داواکاریی لەم جۆرەدان؟ وەڵا هەر شتێک داوا بکرێتن بۆ بەرژەوەندی ملەتی ئێمە بی ئەم لەگەڵیمە بەڵام نەک ئێستا بەو وەزعی ئێستا ئەم داوای ئێستا لە بەرژەوەندی میلەتیەوە نییە؟ 20,000 چەکدارشمان هەبێت. مەقسەدم وان نییە کاکە ئێستا وەک جەنابی سەرۆک ئاماژەی کرد لە پێش چەند ڕۆژێک داعش هێزەکانی داعش دەوڵەتێکی تیرۆریستە. یعنی ئێمە ئەگەر 10,000 چەکدارشمان هەبی بەرامبەر بە دەبابە و مەدفەع و ئەو سلاح کە داعش هەیەی چی دەکەین؟ ئێمە حقت دەبی مشکلەی منطقە حەل بکرێ ئەو منطقانە ڕزگار بکرێتن. اینجا ئەمە فکری ئەوەی بکەین کە چۆن تەنزیمی ئیموری خۆمان بکەوە لە ڕۆی چەکداری لە ڕۆی هەموو شتێکەوە. یعنی ئێستا ئەو وەختە نییە کە ئەمە فکری ئەوسانە بکەین چونکە ئەوە خەڵکەکە بەرەو هەجر سەفەرکردن دەرەوەی وڵات دەچێتن و منطقەکە هەتا ئێستا لەژێر دەسەڵاتی داعشدایە. ئێمە دەبی یەکەم جار فکری ئەو بکەین ئەو چەکدارانە چۆن دەبی لەوێ دەربچێن دوایە بە حقت خەڵکەکە گەیشتە ئەو قەنەعەت خەڵکی ئەو منطقە ئەگەر حیمایەی دووەلی نەبێتن ناگەڕێتە ئەو شوێنانە دەبێ حیمایەی دووەلی بکرێتن ئەو منطقانە وڵاتانی بڵێن جیهانی ئەوان ئەو منطقە حیمایە بکەن ئیلا خەڵکەکە ناگەڕێتەوە مستەقبەلیش نابێت لەو ناوچانە. ئەگەر ئەو منطقە ئەو ناوچانە ڕزگار بکرێتن حیمایە دووەلی پەیدا بکرێتن ئەو کاتە خەڵکەکە دەگەڕێتەوە و هێزی چەکداریش دەبێتن هەموو شتێک دەبێت. دووەمیشت ئەمە داواکاری منەتەوەی خۆمان هەیە بە تایبەتی بە حقت حزبەکان هەمووی متفقن لەسەوەی داوا دەکەن ئەو ناوچانە بکرێتە پارێزگایەکی نەک بۆ مەسیحی بۆ هەموو نەتەوەکانی. بەڵێ ویسم پرسیاریەوە بکەم بیسم هەمانەوە پرسیار بکەم کە ئێوە پێشتر داواکاری دروستکردنی پارێزگایەک بۆ مەسیحیەکانێکێک بۆ لە داواکاریەکانتان وەکو ئەنجومەنی کلدانی سریانی ئاشوریش چەند جارێک داوایەکی لەو جۆرەتان کردووە لە ساڵانی ڕابردوودا لە هەلومەرجێکی لەم وەکو ئێستادا پێتان وایە داوایەکە دەتوانرێت داوایەکی گونجاوە یاخود تاکو ئێستا سوور لەسەر ئەو داوایە؟ بەڵێ بەڵێ ئێستا ئەمە هەتا ئێستا سووری لەسەر ئەو داواکاریە و بە حقت بۆ حەلکردنی کێشەکانی دواڕۆژی ملەتەکەمان لەو ناوچانە تەنها لەوەیە دەبی پارێزگایەکی بۆ ملەتانی ئەو ناوچەیە هەبێتن و بۆ ئەوەی کە ئەو پارێزگایە دەبێتە بۆ حەلکردنی هەموو کێشەکانی دواڕۆژی خۆمان. بەڵێ پرسیارێکی دیکە کاک جۆنسۆن سەبارەت بە هەڵوێستی ئێوە وەکو مەسیحیەکان دوای ئەوەی کە فەڕەنسا وڵاتی فەڕەنسا ڕایگەیان کە مافی مانەوە دەدات بە مەسیحیەکانی عێراق ئەم بڕیارە تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە لەسەر کۆچی مەسیحیەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ دەرەوە زانیاریتان هەیە لەوەی کە خوێندنەوەتان بۆ خودی بڕیارەکەی فەڕەنسا چییەوە مەسیحیەکان تا چەند ئەمە کاریگەری بۆ لەسەرەوەی کە ڕوو لە دەروی وڵات بکەن بە تایبەتی فەڕەنسا؟ بڕیارێکی زەحمەت نەبی سەبارەت بە ئەو بڕیارەی فەڕەنسا کە مافی مانەوەی دەدات بە مەسیحیەکان ئەمە کاریگەری هەبووە لەسەرەوەی کە مەسیحیەکان کۆچ بکەن بەرەو وڵاتە؟ بەڵێ ئەمە بە کورتی سپاس دەکەم. بەڵێ ئێمە دژی ئەو بڕیارەین بە حقت و دەرچوون لەو وڵاتە و بەجێشتنی وڵاتی خۆمان حەلی مشکلە نییە. ئین لە دەبی ئێمە لێرە بمینێن و بۆ ئەوەی دوای چارەسەر کێشەکانی خۆمان ئەو خەڵکە کە ئەوڕە بۆ بگەڕێتەوە شوێنی خۆی شارشارەکانی خۆی و ئەوە حەلی ئێمەیە. بەڵام وەک ئەمن پێشتر ئاماژەم کردبوو ئێستاش دەڵێ خەڵک بێزار بووە گەیشتە ئەو قەناتە کە هیچ ئومێدی لەو وڵاتە نەماوە تەنها حەلی بە تەسەوەری خۆی حەلی تەنها ئەوەیە وڵات بەجێبێری بەرە وڵاتان وەک فەڕەنسا وەک حتى ئەسترالیا وابزانم ئەو بڕیارە وەریگرتیە بەڵام ئێمە دژی ئەو بڕیارن و حەلی کێشەکاندان ناکات. بەڵێ سەبارەت بە دۆخی مەسیحیەکان
پرسیارمان کرد بەڵام چەند خولەکێکمان ماوە دەمانەوێت چەند خولەکێک لە بەرنامەکەمەوە دەمانوێت تەرخانیکەم بۆ پرسی وەزارەتی گواستنەوە گەیاندن لە بەڕێستانی بکەم کەرتی گواستنەوە گەیاندن لە هەرێمی کوردستان لە ئێستا لە چ دۆخێکدایە و پێتان وایە ئێوە کە دوو کابینەی وەزیر لە وەزیری گواستنەوە گەیاندنن پلانێکی استراتیژی هەبوو بۆەوەی کەرتی گواستنەوە گەیاندن بە گشتی لە هەرێمی کوردستان بەنە پێشتر بە ئاراستەیەکی باشتری بکەنواتە لەو دۆخی کە ئێستا مەبەستم کەرتی گواستنەوە بە کۆی بوارەکانیەوەی لە هەرێمی کوردستانایە پلانی ئێوە چی بووە؟ چەند مەجالم هەیە ئێمە تەنها پێنج خولەکمان ماوە بەڵام ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە بۆی چەند پرسیارێک داڕاستەکەم هەر سەبارەت بە پرسی کەرتی گواستنەوە. بەڵێ بە حقیقەت من وەک وەزارەتی گواستنەوە گەیاندن یعنی گۆڕانکاریی زۆر کراوە لە هەر لە کابینەی هەفتەم چونکە زۆر شتی باشمان کردووە ئێستا بە حقیقەت زۆربەی کێشەکانی وزارەت کە کێشەکانی زۆر بوو دەتانم بڵێم لە سەدان 85 حەل کراوە و ئێستا هیچ کێشەمان نییە چونکە هەموو شتێک بە ڕێنمایی و بە یاسا ئەمە تەعامل لەگەڵی دەکەین یعنی ئێستا کێشەکانی ئێمە زۆر کەم بوویتەوە وەزعی وزارە زۆر باشە و پلانی زۆرشمان هەیە بۆ دووار یەکەم شت کە زۆر جار باسی ئەوە دەکراتن زۆر جار کە ئەمن لە کابینەی هەفتەم لە هەموو مقابلاتی خۆم لەگە گشت کەناڵی ڕاگەیاندن باسی حەسریەت و ئەو شانیان دەکرد ئێستا حەسریەت نەماوە بە یەکجار ئەمە حەسریەتمان لا بردووە ئێستا نەک پێشتر هەندێک کۆمپانیا دەیانویست بێنم ئێستا ئێوە کار بە چی یاسایەک دەکەن کار بە چی یاسایەک دەکەن بۆ وەزارەتی گواستنەوە ئەوان پێشتر کار بە چی یاسایەک دەکەن بە چی یاسایەک بە چ قانونێک کار دەکەن ئێستا ڕێنماییمان هەیە ڕێنمایی تایبەتمان هەیە بۆ گەیاندن بۆ کۆمپانیەکانی گەیاندن بە تایبەتی ئینتەرنێت ڕێنمایی بەشی یەکەممان هەیە ئەو ڕێنمایانە پەسەند کراوە لایەن سەرۆکی حکوومەتی هەرێم لە کابینەی پێشتر بەڵام بۆچی تاکو ئێستا یاسایەک نییە یاسایەک ضرور نییە یاسایەک هەبێ بۆ ڕێخستنی کارەکانی ئێوە ینی یاسایەک ضرور نییە کە هەبوایە بۆەوەی کە ئێوە کاری پێ بکەن کە لەگەڵ پێویستی ئەمڕۆدا بێت بەڵێ ئەمە بەڵێ لە کابینەی هەفتەم یاسای وزارەت جێبەجێم کردووە ئێستا تەعامل بە یاسامانای چۆن نیتمان پێشتر هەبوو بەس جێبەجێ نەکرابوو کە من لە کابینەی هەفتەم هاتم ئەو یاسایە جێبەجێم کردووە بەڕاستی ئێستا بەپێی ئەو یاسایە تەعامل دەکەین لەک وەک وزارەت بەنسبەت گواستنەوەش بەڕاستی پلانی باشمان هەیە بە تایبەتی ئێمە ئەو ساڵ تقریبان کۆتایی ئەو ساڵە پرۆژەی دراسی سیتی پاسمان هەیە تەواو دەبێت ئێستا لە ساڵی داهاتوو ئینشاءالله وامان دانابوو کە بە ڕێگای کارتی تایبەتەوە ئەو پرۆژەیە لە هەولێر جێبەجێ بکەین و ئینشاءالله جێبەجێ دەکەین و لە پلانی خۆشمان هەبوو دەمانویست ئەو ساڵ لە زمانی پرۆژەکانی 2014 دیزایانی سیتیپاسی سلێمانی و دهۆکیش داخلی بکەین بەڵام وەزعی دارایی حکوومەتی هەرێم ئەو ئەزمە مالیە بە احتیمالە تەسیری کرێ بەڵام هەر پێش ماوەیەک پەیوەندی بە وەزیری پلاندانانم کرد و لەگەڵی دانیشتم و موافقەم وەرگرتێ بۆ ئەوەی ئەو دوو پرۆژەیە لە زمانی پرۆژەکانی 2004 بەڵێ سەبارەت بە کەرتی گواستنەوە بەگشتی سەبارەت بە کەرتی گواستنەوە بەگشتی ئێوە ساڵی ڕابردوو لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی باسان لە هێڵی شەمەندەفەر تاوتوێ کراوە دیراسە کراوە ئەم پرسە چی بەسەر هات لە توانای هەرێمی کوردستاندا هەیە پرۆژێکی لەو جۆرە و لە پلانی ئێوەدا بێ سوپاس دەکەم ئەگەر بە کورتی بەوەی چەند پرسیارێکی دیکەم ماوە لە بەڕێستانی کەم بەڵێ ئەگەر گوێت لە دەنگی من بێت کاک جۆنسۆن سەبارەت بە پرۆژەی شەمەندەفەر کە ساڵی ڕابردوو لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکیەوە باستان کرد تاوتوێتان کرد چی بەسەر هادێ وەکو لەکوێی پلانی وەزارەتی گواستنەوە گەیاندندا دەبێت بەڵێ بەڕێز جۆنسۆن سیاوەش بە پێما بێ دەنگی گوێی لە ئێمە نییە ئێمەش گەشتنێ کۆتایی بەرنامەکە بەڕێزان سوپاس بۆ جۆنسۆن سیاوەش وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان چەند پرسیارێکی دیکەمان مابوو بەڵام بەداخەوە پەیوەندەکەی دەنگی لەگەڵ ئێمە بچڕا بۆی لە بەڕێزیانی بکەین
سوپاس بۆ بەڕێزیان سوپاس بۆ وەش بەڕێزان کە تا ئێستا بینەرمان بوون سوپاس بۆ هاوکارانم کاتی خۆش بۆ ملایەک و خواتان لەگەڵ